ئاگرکەوتنەوەیە لە کارگەیەکی پاکەرەوەی ماڵان لە گوندی کانیگەنی لە پارێزگای هەولێر. دوای 4 کاتژمێر کارکردنی تیمەکانی بەرگری شارستانی توانرا ئاگرەکە کۆنتڕۆڵ بکرێت. 4 کۆگایە ساعت 6 بەیانی بووە، کەسمان لێرە نەبووە قەباتە وەستا هاتیە هیزۆگامی کردی، هیزۆگام هەیە ئەوەی بارانێ، هیزۆگام بە پەرمێزی کردیە لەو دیوی لە ناو معمەلینیان بووە، لەو دیوی ڕاست ئاگری کردیە هەمووی کارتۆنە معمەلە منەزیفاتە زاهیە فاسە کلۆرە دیتۆر ئەوانەیە معمەلی بە کاملی منەزیفاتە. ئاگرەکە لە ئەنجامی کارکردنی کرێکارانەوە دروست بووە کە ئیزوگامیان لە چینکۆکانی کارگەکە داوە، دواتر تەشەنەی سندووە و بەهۆیەوە تەواوی کۆگاکانی کارتۆن کە هی کۆمپانیای پاککەرەوەکە بوون سووتان. هەر بەهۆی ئاگرکەوتنەوەکە 2 کارمەندی بەرگری شارستانی هەولێر بریندار بوون و ڕەوانەی نەخۆشخانە کران. وتەبێژی بەرگری شارستانی هەولێر دەڵێت کۆگاکە هیچ ڕێنماییەکی بەرگری شارستانی تێدا نییە. ئەمڕۆ بەیانی کاتژمێر 6:50 خولەک ئاگادار کراینەوە بەبوونی ڕووداوێکی ئاگرکەوتنەوە لە قەزای دەشتی هەولێر ناحەیە کەس نەزان گوندی کانیگەنی کە کارگەیەکی پاکەرەوەی ماڵانە مەوادی پاکەرەوە دروستەکە. تیمەکانمان ئامادەبوونیان نەبوو لە دوای 5 خولەک لێرە بە کاتژمێرێک و 45 خولەک تواندا کۆنتڕۆڵ بکرێ ئاگرەکە. هۆکاری ئاگرەکە بە هۆی ئەوەی کە چەند کارمەندێکیان لێرە ئیشی کردووە بە پرێمز و ئاگر کە ئیزوگامیان لە چینکۆکانی شتەوەیانداوە عەزلی بکەن، ئاگرەکەیان لەدەست تەشەنەی سندووە بۆتەوەی ئەو ڕووداوە کە کۆگایەکی تەواو ئەمبار کراوە بە کارتۆنی ئەو مەوادی پاکەرەوانە. کۆگاکە بە تەواوەتی سوتاوە، زەرری جانیمان نەبووە لێرە. 2 کارمەندی ئێمە نەبێ کە لەلایەن 122 خێراوە تیم پزیشکی ڕەوانەی نەخۆشخانە کران بۆی تەنگە نەفەسیەوە، ئێستا تەندروستیان باشە. ئەو کۆگای هیچ ڕێنمایەکی بەرگری شارستانی تیانە. هاوکات شەوی ڕابردووش ئاگر لە کۆگای غازی نەورۆز لە گوندی مۆردکەی سنووری پارێزگای هەولێر کەوتەوە، بەهۆیەوە 3 تانکەر غاز سووتان کە دوانیان بەتاڵ بوون و یەکێکیان غازی تیا بوو. لە ئەنجامدا بڕی 100 تۆن غاز سووتە. لە ماوەی 5 مانگی ڕابردوو لە سنووری پارێزگای هەولێر 712 ڕووداوی جۆراوجۆر لە ئاگرکەوتنەوە و هەڵدێران ڕووی داوە کە بەهۆیەوە 17 کەس گیانیان لەدەستداوە. سەرەڕای ئەوەی زەرەری مادی زۆر بەرهاوڵاتیانیش کەوتووە. ئازاد و مەراوی کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.